هم بيبرس وبيروش قرقلاشم كل دواري وإيوة خوش يمها دابم بيبرس وبيروش قرقلاشم كل دواري وإيوة خوش ناب بيلين وجاو نتجم ناب بيلين وجاو نتجم Geçelim.
زۆر بەخێراتنی سکرتێری گشتی کۆمەڵا کاک عەبدوڵڵای موحتەدی هاوڕیان ئەندامانی دەفتەری سیاسی کادر و ئەندامان و میوانە بەڕێزەکان دەکەین بۆ ڕێوڕەسمی چەکداری پەلی شەید تەیموور حوجە جەلالی. ڕیزی بەنامەکەی ئەمڕۆمان بەم شێوەی خوارەوەیە. سەرەتا مەراسمەکە بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵا دەست پێ دەکات. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی هەموو شەهیدانی کۆمەڵا و سەرجەم شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی بەرهەقی گەلی کورد دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین. دواتر کاک عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵا بە بۆنەی چەکداری پۆلێکی تر لە کچان و کوڕانی کوردستان دێت و وتەیەکتان پێشکەش دەکات. پاشان کورتێک لە ژیاننامەی شەهید تەیموور حوجە جەلالیتان پێشکەش دەکرێت. دواتر هاوڕیانی تازە چەکدار بوو دێن و کارتوچەکەکانیان لەدەست کاک مەولودی یوسفی یەکێک لە بەرپرسانی فێرگا وەردەگرن. دواتریش سرودێکی شۆڕژگێڕانە لەلایەن پەلی شەید تەیموور حوجە جەلالی پێشکەشتان دەکرێت. پاشان هاوڕێ ئەلهام کاکی دێت و پەیامی فێرگەی کۆمەڵەتان پەیامی پەلی شەید تەیموورتان پێشکەش دەکات. ئێستاش مەراسمەکە بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵا دەست پێ دەکەین. Push la mer, je
ئێستاش کاک عەبدوڵڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە دێت و وتەیەکتان پێشکەش دەکات. هاوڕێیان ڕۆژتان باش. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ بەشداریکردن لە ڕێوڕەسمی چەکداربوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕشگێڕی کوردستان و پەیوەستبوونیان بە ریزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. نەریتی پێشمەرگایەتی کۆمەڵە دەگەڕێتەوە بۆ سەرەتای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران و خۆ ئامادەکردن لە بەرابەر هێرشی ئەو ڕژیمەدا. لەو کاتەوە تا ئێستا هەزاران تێکۆشەری وەک ئێوە لە ریزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانفیدائیان کردووە و سەرکەوتنی گەورە و حەماسەی قارەمانانەی هەرگیز لە بیر نەچووەوەیان لە کوردستان بۆ خۆیان و بۆ بزوتنەوەی ئازادی خوازانەی گەلی کورد تۆمار کردووە. هەر بۆیەش شانازیەکی گەورەیە بۆ ئێوە کە ماوەیەک پێش ئێستا خوازیاری پێشمەرگایەتی کۆمەڵە بوون و دوای تەواوکردنی سەرکەوتوانەی دەورەی فێرگەی پێشمەرگایەتی ئەمڕۆ چەکی کۆمەڵە لەشان دەکەن. ئێوە درێژە پێدەری ڕێگەی هەزاران شەهیدی سەربەرزی کوردستانن، ئەوانەی کە ڕێگەی خەباتیان بۆ ئێمە دیاری کرد و بە خوێنی خۆیان چرایەکی گەشیان بە پانایی هەموو کوردستان هەڵکرد بۆ ئەوەی بە گیانبازی خۆیان ڕێگای خەباتی نەسلی نوێ ڕوون بکەنەوە. وەکو هەمیشە بۆیە سەرەتای قسەکەمان بە دووبارەکردنەوەی ڕێز و ستایشی بێپایانی خۆمان بۆ هەزاران پێشمەرگەی شەهیدی کۆمەڵە، بۆ هەزاران گیان بەخت کردووی ڕێگای ڕزگاری بەخش و ئازادی بەخشی کۆمەڵە لە هەموو کوردستاندا بەوە دەست پێ بکەین قسەکانمان. هەروەها ئێوە بەشێک لەو جوانانن، بەشێک لەو نەسلی نوێی خەباتکارن کە جێ دەخەنە جێپێی هەزاران تێکۆشەری دێرینی ریزەکانی پێشمەرگەی کۆمەڵە. بۆیە جێی خۆیەتی هەر لێرەوە سڵاوێکی گەرم و گوڕیش بنێرین بۆ هەزاران پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و دەستخۆشیان لێ بکەین بۆ ئەوەی گەرم و گوڕڕاگرتنی مەیدانی خەبات و کوورەی خەبات لەلایەن ئەوانەوە هاندەری ئێوە بوو بۆ ڕاکێشانتان بۆ ریزی پێشمەرگەی کۆمەڵە. دڵنیام زۆرێک لەوانە ئێستا لە ریزی پێشمەرگەی کۆمەڵەدا لەگەڵ ئێوەن و ئەوە یەکێک لە شانازیەکانی کۆمەڵەیە کە خەباتی نەسلی نوێ لەگەڵ پێشمەرگە دێرینەکان تێکەڵ دەکا. هەندێک لەوانەش بەهۆی کەمتاقەتی و بێتواناییەک کە لە ئەسەر تەمەنەوە بۆیان پێش هاتووە یا کەمەندامیەک کە بەهۆی خزمەتکردن لە ریزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە و لە بەرەنگاری دوژمندا تووشی بوون، ئێستا ڕاستەوخۆ لە ریزی پێشمەرگەی کۆمەڵەدا نین، بەڵام ئەوانە کادری جێمتمانە و جێباوەری گەورەی کۆمەڵانی خەڵکی کوردستانن. دڵنیام هەروەکو چۆن لە ڕابردوودا دەور و نەخشی درەوشاوەیان لە خەباتماندا هەبووە، لە داهاتووشدا لە نێو کۆمەڵانی خەڵک هەروە پێشەنگ و خەباتکار دەمێننەوە. هاوڕێیانی تازە پێشمەرگە شانازیەکی گەورەیە کە لە سەردەمێکی ئاوا هەستیاردا
ئێوە چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵەتان لەشان کردووە. سەر تاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانێکی گەورەدایە. هەست بە گۆڕان لە نێو هەموو تان و پۆی کۆمەلگای ئێران و بەتایبەتی لە تان و پۆی کۆمەلگای کوردستاندا هەستی پێدەکرێ. خەڵک چی دیکە وەک جاران قبول ناکەن، بەتایبەت نەسلی نوێ، نەسلی لاوان، نەسلی کوڕان و کچانێکی کە نایانەوێت چی دیکە لە ژێردەستەیی و لە سوکایەتی و لە ژێر هەڕەشەی ئەشکەنجە و ئیعدام و لە ژێر ستەمکاریە کە ڕژیمی ڕەشی کۆماری ئیسلامی بەسەر کوردستاندا سەپاندوویەتی بژین. ئەو نەسلە تازە قبول نەکەرا، ئەو نەسلە تازە یاخیە، ئەوانەی کە چیدی کە ئامادەنین باڵی ڕەشی دیکتاتۆری کۆماری ئیسلامی بەسەر کوردستاندا کشابێ، ئەوانەی کە چیدی کە رازی نین ژنان و کچانی کوردستان لە زیندانێکی گەورەی بە ناوی جمهوری ئیسلامیدا بژین و سوکاتیان پێ بکرێ و مافیان پێشێل بکرێ، ئەوانەی کە ئامادەنین لە حاڵێکدا نەتەوەکانی دیکەی دنیا سربەست و ئازادن، کورد لە کوردستانی ڕۆژهەڵات چیدی کە بە دیلی بژی، چیدی کە بە ژێردەستەیی سەر بنێتەوە، ئامادەنین چیدی کە داخ و کەسەری و حەسرەتی نەسلی تەمەنداری خۆمان لە کوردستان، دایکان و باوکان و گەورەکانی خۆیان لە کوردستان، چیدی کە ئەو داخ و حەسرەتە کە ئەوان هەڵی دەچێشن ئەوانە ببیستن و بێجوابی بهێڵنەوە. نەسلێکی کە ئامادە نییە بۆ سەردانەواندن، بەڵکو ئامادەی بەرەنگاربوونەوە و وەستانەوەیە سەرەڕای ئەوەی دەشزانێت ڕزگاری هیچ نەتەوە و چینێک بەبێ خەبات و قوربانی بەبێ تەحملی سەختی بەدینایە. ئەم نەسلە خەباتکارە، ئەم نەسلە بەگشدا چووەوە، ئەم نەسلە قبول نەکەرە، ئەم نەسلە شۆڕژگێر و خەباتکارە بێگومان ڕێگەی خۆی لە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا دەدۆزێتەوە. پێم خۆشە هەر لەم ڕێگەیەشەوە پەیامێک بۆ هەموو جوانانی کوردستان، بۆ هەموو تێکۆشەرانی کوڕ و کچی کوردستان لە هەر گوند و شارێک هەن، لە هەر ئوستان و دەڤەرێکی کوردستانی ڕۆژهەڵاتدا دەژین بنێرم و پێیان بڵێم باشترین جێگا بۆ درێژەدان بە خەباتی خۆیان، باشترین ڕێگا کە ئاڵای ڕزگاری گەلی کورد و ئاڵای ڕزگاری هەموو چەوساوەکان و ئاڵای یەکسانی ژنان و پیاوان و ئاڵای عەداڵەتی کۆمەڵایەتی هەڵکردووە کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانە و لە نێو ریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدایە کە ئەوان بە باشترین شێوە دەتوانن لە پێناو ئامانجە بەرزەکانیاندا، لە پێناو خەون و ئامانجەکانیاندا خەبات بکەن، نەک هەر بە تاک بەڵکو بە کۆ، بە گروپ و کۆمەڵ لاوانی کوردستان دەتوانن لە دەوری یەکتری کۆبنەوە و بڕیار بدەن و بە کۆ بێنە نێو هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەمڕۆ کۆمەڵە هێزێکی پێشەنگە لە سەرتاسەری کوردستانی ڕۆژهەڵاتدا، ئاڵا هەڵگری یەکسانیە، ئاڵا هەڵگری عەداڵەتە، باسکی بەهێزی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانە، ئاڵا هەڵگری ڕزگاری نەتەوەییە، دژی هەموو چەوسانەوە و زوڵم و ستەمکاریەکە. بۆیە چ بۆ ئێوە چ بۆ ئەوانەی لە ریزی ڕێکخستنی نهێنیدا کار دەکەن، چ بۆ ئەو تاک و پۆلانەی کە باڵ دەگرنەوە بۆ بەدیهێنانی ئارەزوویان دێنە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە، هەموو ئەوانە شانازیەکی گەورەیان هەیە، ئەویش ئەوەیە
لە نەخشاندنی مێژووی سەردەمی خۆیاندا بەشداری دەکەن. ئێمە ناتوانین وەکو گەلی کورد چیدی کە تەنیا بڕوانین بزانین چارە نووسمان چی لێ دێ. وەختی ئەوە هاتووە کە بەدەستی بەتوانای هەزاران و دەیان هەزار و سەدان هەزار لاوانی تێکۆشەری کوردستان مێژووی داهاتووی خۆمان بنەخشێنین، چارەنووسی داهاتووی خۆمان بەدەستەوە بگرین، دوژمنانی سوێند خواردووی ئەم گەلە و ئەم بزوتنەوەیە تووشی شکستی گەورە بکەین. وەچی لەوە خۆشتر کە ئاڵای ڕزگاری کوردستان و خەڵکەکەی بەدەستی بەهێزی پێشمەرگەی کۆمەڵە لە داهاتوودا هەڵکرێ. بە هیوای ئەو ڕۆژە جارێکی دیکە بەخێراتنی پێشمەرگە تازەکان و خەباتکارانی نەسلی نوێ دەکەم. داوا لە دایک و باوکانی کوردستان دەکەم بە دڵێکی ئاوەڵاوە ڕۆڵەکانیان بنێرن. ڕۆڵەکانی ئەوان لە نێو هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە دەستێکی ئەمیندان. پەروەردە دەکرێن بۆ سەداقەت، پەروەردە دەکرێن بۆ ڕاستگۆیی، پەروەردە دەکرێن بۆ خزمەت بە کۆمەلگای خۆیان. ئەخلاقی چاچیان فێر دەکرێ، فیداکاری و خزمەت گوزاریان بۆ میلەت فێر دەکرێ، دۆستایەتی و هاوپشتی و هاوخەباتی یەکتریان فێر دەکرێ. بۆیە بە دڵێکی ئاواڵاوە بهێڵن و تەنانەت هاندەریش بن ڕۆڵەکانیان بێن بەرەو پێشمەرگایەتی کۆمەڵە. ئەو شانازیە بێگومان لە بنەماڵەی ئەواندا دەمێنێتەوە. ڕۆژی ئازادی هەردێت، ڕۆژی سەربەرزی و ڕزگاری ئێمەش هەردێت. لەو ڕۆژەدا ئەوان و ڕۆڵەکانیان و ئەوان بە بۆنەی ڕۆڵەکانیانەوە سەربەرزی ناو خەڵک دەبن. جارێکی دیکە بە خێراتنی تازە پێشمەرگەکان دەکەم. سوپاسی هەموو پێشمەرگە دێرینەکان دەکەم. سوپاسی هەموو تێکۆشەرانی هەموو ریزەکانی کۆمەڵە لە هەموو بوارەکانی خەباتدا دەکەم. سوپاسی خەڵکی کوردستان دەکەم کە سەرەڕای هەموو دیکتاتۆری و چەوسانەوە و ئیعدام و ئەشکەنجەیەک دەستیان لە خەبات هەڵنەگرتووە و ئەوە خەڵکی کوردستانن کە چرای خەباتی کۆمەڵەشیان داگیرسا و هێشتۆتەوە. هیوای سەرکەوتن بۆ ئێوە دەخوازم، داهاتوویەکی گەشتان بۆ بە ئاوات دەخوازم. هیوادارم زۆری پێنەچێ کە بە هیممەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەستان و ڕاسانی ئەوان و بە هیوای دەستی بەهێزی پێشمەرگەی کۆمەڵە سەرنجام ئێمە و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە نزیکەوە لە کوردستانی ئازاد یەک بگرینەوە و پێکەوە جەژن و ڕێو ڕەسمی ڕزگاری خۆمان بەڕێوەبەرین. سوپاسێکی کۆتاییشم بۆ هەموو بەڕێوەبەرانی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە کە بە مانگەها زەحمەت و لە ڕێگەیەکی دڵسۆزانە و هاوڕێیانەوە هاوڕێیانی تازەکار و نوێی ئێمەیان فێر کردووە. دەستی ئەوانیش خۆش، ماندوو نەبن. ڕۆژێکی خۆش بۆ ئێوە و داهاتوویەکی گەشت بۆ بزوتنەوەکەمان بە ئاوات دەخوازم. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵای موحتەدی بۆ پێشکەشکردنی وتارەکەی. هاوڕێیان ئێستاش کورتێک لە ژیاننامەی شەید تەیموورتان پێشکەش دەکرێت. شەید تەیموور پاش چەند ساڵ ئەندامبوون لە سازمانی پەیکار لە ساڵی 1361 هەتاوی لە تەشکیلاتی پەیکار دابڕا و هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و دوای ماوەیەک لە هێزی پێشڕەودا سازماندرا و درێژەی بە کار و چالاکی شۆڕژگێڕانەدا. هاوڕێ تەیموور یەکێک لەو هاوڕیانە بوو کە لە ڕەوتی پێشمەرگایەتیدا بەردەوام لە گەشە و هەوڵدان و پێشکەوتندا بوو.
لە جێگیری فەرماندەی دەستەوە دەستی پێکرد و بەهۆی چالاکی و لێوەشراوەیی و جسارەت و فیداکاری بوو بە جێگیری فەرماندەی گوردانی سیوێکی بۆکان. کارزانی و بڕوابخۆیی لە کاتی کاردا و لێهاتووی و شارەزایی لە داڕشتنی گەڵاڵەی چالاکی پێشمەرگانەدا و کارامە و ئازایەتی لە فەرماندەیدا و لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمناندا و بە گشتی و هەموو تایبەتمەندیەکانی فەرماندەیەکی شۆڕژگێڕی زەحمەتکێشان و شەوساوەکان بوو. هاوڕێ تەیموور زۆر جار لە ناو دڵی پایەگا و مقەڕەکانی دوژمنی داگیرکەردا ئەرکی فەرماندەیی و ڕێنوێنی هاوڕیانی پێشمەرگەی و ئاستۆ گرت. بەڕادێک لە ناو خەڵکی شار و ئاوایەکانی ناوچەی بۆکان خۆشەویست و جێڕێز بوو کە دەیتوانی بۆ هەر ماوەیەک بواە لە ناویاندا بمێنێتەوە. هاوڕێ تەیموور لە هەر شەڕێکدا بەشداری دەکرد وەک کۆڵەکێکی قایم و پاڵپشتێکی پتە و ورە و توانای دەبەخشیە هەموو هاوڕیان و هاوسەنگەرانی خۆشەویستی و جێی متمانەی هەموو هاوڕیانی پێشمەرگە بوو. هاوڕێ تەیموور نمونەی سیمای پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بوو کە بۆ وەدیهێنانی ئامانج و ئاواتی کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و کرێکار و هەژار بۆ گەیشتن بە کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان و بە دوور لە هەر چەشناستەم و شەوسانەوەیەک خەباتی دەکرد. بەداخەوە ئەم هاوڕێی خۆشەویستمانە و فەرماندەی ئازا و لێهاتووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕێکەوتی پێنجی پوشپەڕی ساڵی 1365 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە ئاوایی قوڵقوڵا سەر بە ناوچەی سەقز کەوتە بەرگولە و گیانی لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵەدا بەخت کرد. یادی هاوڕێ تەیموور حوجەت جەلالی و سەرجەم شەهیدانی سەربەرزی کۆمەڵە بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبوار. هاوڕیان ئێستاش هاوڕانی تازە چەکدار بوو دێن و کارتوچەکەکانیان لەلایەن کاک مەولودی یوسفی یەکێک لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵا وەردەگرن. بژی کۆمەڵە، بژی سوسیالیست. 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 بژی کۆمەڵە، بژی سۆسیالیست. بژی کۆمەڵە، بژی سوسیالیست. 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 جیوە کۆمەڵە، جیوە سوسیالیست. جیوە کۆمەڵە، جیوە سوسیالیست. بژی کۆمەڵە، بژی سوسیالیست. بژی کۆمەڵە، بژی سوسیالیست. هاوڕیان ئێستاش پەلی تازە چەکدار بوو سرودێکی شۆڕژگەڵانەتان پێشکەش دەکەن. ئەی شەهیدان، ئێوە لەو ئەستێرە گەشانەی ئاسمانی چەوساوانن کە تا شەو ڕەش و ڕەشتر بێ ئێوە هەرگەش و گەشترن. خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کەڵپەیاگر بێ. خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کەڵپەیاگر بێ.
شامادەین بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارن بۆ دانانی کۆمەڵگە یەکسان بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارن بۆ دانانی کۆمەڵگە یەکسان ڕاگی زۆر داوری لە ڕیشە دەردێنین تۆی ئازاودی گەلمانە چێنین ڕاگی زۆر داوری لە ڕیشە دەردێنین تۆی ئازاودی گەلمانە چێنین ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کەڵپەی ئاگر بێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کەڵپەی ئاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شامادەین لەم ڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شامادەین باڕەباری چینی کرێکاران باڕێبازی ڕێگای تێکۆشان باڕەباری چینی کرێکاران باڕێبازی ڕێگای تێکۆشان ئاڵای سووری شەڕێشمان ناڵاکەین هەر بە ڕۆژی سەرکەوتێ نەگەین ئاڵای سووری شەڕێشمان ناڵاکەین هەر بە ڕۆژی سەرکەوتێ نەگەین ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کەڵپەی ئاگر بێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کەڵپەی ئاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شامادەین لەم ڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شامادەین بژی کۆمەڵە بژی سۆسیالیسم هاوڕێیان ئێستاش هاوڕێ ئیلهام کاکی دێت و بە خوێندنەوەی پەیامی پەلی شەهید تەیموور حوجە جەلالی کۆتایی بە بەشی یەکەمی ڕێوڕسمەکە دێنێ. هاوڕێ ئیلهام تکایە. پەیامی پەلی شەهید تەیموور حوجە جەلالی. بەشداران و ئامادەبوانی خۆشەویست، پێشمەرگە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەخێر بێن بۆ ڕێوڕسمی چەکداری پەلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕژگێڕی کوردستانی ڕۆژهەڵات لەژێر ناوی پەلی شەهید تەیموور حوجە جەلالی. لە سەرەتادا سڵاوێکی گەرم و شۆڕژگێڕانە لە ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵە و کادر و لایەنگران و پێشمەرگە سەربەرزەکان دەکەین. هەروەها سەری ڕێز و حرمەت بۆ بنەماڵە سەربەرزەکانی شەهیدان و زیندانیانی خۆڕاگری سیاسی دادەنوێنین. ئێمە وەکو پۆلێک لە کچان و کوڕانی پەلی شەهید تەیموور حوجە جەلالی توانیمان خولی ڕاهێنانن پێکات و لە ژمارەیەکی زۆر لەوانەی سیاسی، نیزامی، ئیخلاقی و فەرهەنگی بەسەرکەوتوانە لەژێر دەستی مامۆستایان و بەرپرسانی لەهاتووی فێرگە تێپەڕ بکەین. تێپەڕ بکەین و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە بکەینە شان و دروشمی بژی کۆمەڵە و بژی سوسیالیزم بەرز بکەینەوە. بەم هۆیەوە دەستخۆشی و ماندوو نەبوونیەک لە بەرپرسان و مامۆستایانی خولەکە دەکەین و هەروەها دەستیان بەگەرمی وەرزی هاوین دەگوشین و بە چاوی حرمەتەوە دەڕوانینە دڵسۆزی و لە هاتوویان و هەر لێرەوە بەڵێن دەدەین وەکو پێشمەرگەیەکی بە دیسیپلین و ئەمەگناز لە هەمبەر ئەرک و کاری تەشکیلاتیماندا وەڵام دەرەوەی زەحمەتەکانیان بین. هەرچەند بەنووسینی چەندێر لە قاڵبی پەیامێکدا ناتوانین وەڵام دەرەوەی ماندوو نەناسی بەرپرسان و مامۆستایانی فێرگەی پێشمەرگایەتی بین. فێرگەی پێشمەرگایەتی بین و ڕێز لە خۆنەویستی و دڵخۆشەویستی ئەوان بگرین. بەڕێزان، ئێمە لە هەلوو مەرجێکدا پەیوەست دەبین بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە کە ئێران بەگشتی و کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لەگەڵ سەرکوتی ژنان و بێماوکردنیان، قەیرانی هەژاری و لافاوی بێکاری، سەرکوتی قەڵەم و ڕۆشنبیران
بە پەرەسەندنی فشارەکان بۆ سەر زیندانیانی سیاسی و بنەماڵەکانیان بەشبوونەوەی ڕێژەی ئەعدامەکان ڕوبەڕوون و ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو خەیرانانە بەربڵاوتر و هەمەلایەنتر دەبێتەوە. بۆیە ئێمە کچان و کوڕانی پەلێکی تازە چەکدار بوو لە ژێر ناوی پەلی شەهید تەیموور حوجەت جەلالی داوا لە هەموو کچان و کوڕانی کوردستانی ڕۆژهەلات هەل لە ئیلام و کرماشانەوە هەتاکو و ناوچەی سۆما و برادۆز دەکەین کە بۆ وەدی هاتنی ئازادی و دادپەروەری و گەشتن بە کۆمەڵگایەکی مدرن و پێشکەوت و ئەندیشەیەکی سەردەمیانە و بۆ درێژەدانی ڕێگای شەهیدان پەیوەست بن بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە و چەکی پڕ لە شانازی ئەو حیزبە لەشان بکەن. لە ئێستادا هەموو تاکێکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات دەبێت بە ئەرکی خۆی بزانێت کە یارمەتی دەری خەباتی ڕەوا دژ بە داگیرکەرانی کوردستان بێت و ڕۆڵێکی گرنگیان بێت لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی گەلی کورد. ئێمە وەکو پێشمەرگەی کۆمەڵە دەتوانین شنەباژی لە مۆی شۆڕش لە کوردستانی ڕۆژهەڵات بین و ڕێنەسانسێکی گەورە بەدی بێنین و خەڵک بەخواست و هەڵویستەکانیان بگەێنین. بۆ جارێکی تریش دەستخۆشی و ماندوو نەبوونێک لە بەرپرسان و مامۆستایانی فێرگە دەکەین. هیوادارین بتوانین هەڵگری دروشم و ئامانجە بەرزەکانی کۆمەڵە بین. بەسپاسەوە پەلی شەهید تەیموور حوجەت جەلالی بژی کۆمەڵە بژی سوسیالیزم سەرکەوێ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد. هاوڕیان لە کۆتاییدا سپاس و پێزانینی هەموو هاوڕیانی فێرگە و هاوڕانی تەلەڤیزۆن پێشکەشی سکرتێری گشتی کۆمەڵا کاک عەبدوڵای موحتەدی ئەندامانی دەفتەری سیاسی کمیتەی مرکزی کادر و ئەندامان و میوانە خۆشەویستەکان دەکەین بۆ بەشداریان لە ڕێوەڕەسمی چەکداری پەلی شەهید تەیموور حوجەت جەلالی و ماندوو نەبن. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا کە ڕەقشەکەندووە
بەهەستی خاراون کە ڕەت شەکەندووە ئاڵا بەدەستی خاراون دەگەی لە کوسپ و بواران بەهەستی پاراون بەهەستی پاراون کە ڕەت شەکەندووە ئاڵا بەدەستی خاراون کە ڕەت شەکەندووە ئاڵا بەدەستی خاراون دەگەی لە کوسپ و بواران بەهەستی پاراون بەهەستی پاراون سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگی دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەمەی دوایە زەران ناو لێ پژان نیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان
هاڕستم کە تۆ ئەمڕۆ ڕسمان بە بەشداری کاک عەبدوڵڵای مهتەدی سکرتێری گشتی کۆمەڵا چەکدار بیتۆ و چوتە نێو سفوفی پێشمەرگەی کۆمەڵا هەستت چییە و دواتر پەیامە چییە بۆ لاوان و گەنجانی شارەکەی خۆت؟ زۆر سپاس. سەرەتا سڵاو و ڕێز خۆم ئاراستەی گیانی پاکی سەرجەم هاوڕێیانی گیان بەختکردووی ڕێبازی سوسیالیزم و کۆمەڵە و هەروەها بنەماڵە سەربەرزیەکان یەگەنەکەم و هەروەها سڵام و ڕێزم هەیە بۆ سەرجەم زندیانەنگی خۆڕاگری سیاسی لە بەندیخانەکانی جمهوری ئیسلامی ئێران و خانەوادەی سەربەرز و زڵم لێکراویان. من مایە شانازی و افتخارە بووم کە چەکی پڕ لە شانازی کۆمەڵم لەشان کردووە و تانیمە پابنمە جێپای ئەو شەهیدانە سەربەرزانە کە بە خوێنی پاکیان ڕێگە خۆشکەر بوون بۆ ئێمە کە ئێمە بتانین ئەم ڕێگە پیرۆزە درێژە پێ بدەین. پەیام من بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت کچان و کوڕانی شۆڕشکێر ئەوەیە کە بە پێیوەستبوون بە سفوفی ڕێزی پێشمەرگەی کۆمەڵا کە هێزی ڕاستەقینە و هێزی بەرحەقی چینی چەوساوە و کرێکار و زەحمەتکێشی گەلان بەتایبەت کوردستانە ملحق بن و بە ملحقبوونیان بە بەشی نەهێنی و عەلەنی کۆمەڵا بەش بە حاڵ خۆیان یارمەتی دەر و پشتیوانمان من وەبتانین بە یەکەوە قەدەمی مؤثر بەرعەلەی جمهوری ئیسلامی هەڵگرین و لەم بارودۆخە هەسیارەدا کە ناوچەکە ئاوسە بۆ هەر جوورە گۆڕان و ئاڵوگۆڕێ بتانین بەش بە حاڵ خۆمان قورساییمان بێ لەسەر جمهوری ئیسلامی. من بە لە هەموو شتێ سڵاو و ڕێزم هەیە بۆ بنەماڵەی شەهیدەکانی کۆمەڵا بۆ زندانیانی سیاسی. داوام لە گەنجانی ڕۆژهەڵات ئەوەیە کە بە کوڕ و کچانەوە بێنە ناو سفوفەکانی پێشمەرگەی کۆمەڵا. من ئیمڕۆ زۆر خۆشحاڵم کە بوومەسە پێشمەرگەی کۆمەڵا و چەکی پڕ لە شانازیم کردووەسە شانە. سپاس اول فرا تشکر ایوه کم و خوشاتنه بنای شما تینیره ما خیلی خوشحالم که آیا میگم عراق خانوادم و بنامالام سربرز بومی پیشمرگه و پیشمرگه حزب بگم که نزدیک به 3000 شهید را یکسانی و آزادی. احساس بخوام لعنوان شیری که ولجه کالری نیسامه که پیشکش کم و داوال مردم منطقه مخصوصا کرماشان و ایدام و لورستان شیرکوریل و شیردیتیلیان کم بانا نو روز حزب کۆمەڵەی شۆڕشگری زەحمەتکێشان و این شیر پیشکش کم آوانه. سلام لخدمت تمام سروران مخصوص مربیان پیشمرگپروران چوباخوان گل درسو زج کیشان تاری پرورده پیماندان نشان ایسش خوشحالم بیمه پیشمرگه جی افتخار ای رخت و برگه لعشق آزادی تفنگ و دستم کویل کردستان کردمسه کسم کم سنگرم شاهو کور لآسوی روشن جو رجدم خور هر لشار خوی تا خورم آباد لجیر چکمه جور ولاد کم آزاد قطار دم قی تفنگ کول مکم سنگر لزالم یک شول مکم ولاد نازارم داگیر کردنه جیانم جان و رنگ مردنه به نازی موینه بلبل قفس لیمان گرتن ریاضات نفس نازاران به ناز خاصان خار بینه شیرید بیبا گرفتار بینه چمانی دوره ابن زیاد دستور ستم ابو پیاده من خودسنگ نیم لستم بیدنگ کردم وچکشیر خواهن و دنگ تاریخ شاهد نادر نبردم پی هیچ ستمی سجده نکردم مرده و شرف نزنده و ننگ روز لظالمان مکم تارو تنگ ظالم لدل کرد هرگز جا نیری شیر ناویشش نیرو ما نیری گوه تو کرد خویشگو بران پی جنگ وینه شیر لویشه دران قلای زورداران لبن رمنیم سپای ستمکار یک شکنیم سوران و گوران کرمانج و کلهر تمام هر شیرن جرگ دشمن بر تمام پیشمرگه کردستان من آرام دل و روح یان من لدشمن آگر بیدو دمنیم لجیر حکم خلق سری چمنیم وینه کاکفوات شهید سربرز دشمن لنامان جووی تیده لرز منی جو شفق شوق دم ولاد خوشی پی خلقان ماورم خلاد جواران وارم لنو بیاوان کارگر کز نیدم للی خیاوان فرا آرزوم حبس لسینه توی بوم ملهم دست پرپینه
هەرویشم کوردم ئازادی خوازم دەرەنگ یاگەرزوی دەوڵەتی سازم بوومە پێشمەرگە و گیانبازم ملت جو شەفەق شکنم شەوا و رزلت بژی کۆمەڵە و ئازادی وڵات بەندە سەردارم کورد ڕۆژهەڵات بژی بەهوای سەرکەوتن بۆ ئێوە سڵاو عەرز دەکەم من جێ پیشانازی و ئەفتخاری هەست بۆ خۆم و بنەماڵەم و هاوڕێیەکانم کە ئیمڕۆ بە پێشمەرگەی کۆمەڵە ڕسمی ئەلام بووگم فرێش پێم خۆشە داواکارم لەو هاوڕێیانەی خەڵکی ڕۆژهەڵات کچ و کوڕ بێن بە هێزی پێشمەرگە پەیوەست بن کە ئیشەڵام هێزمانە قەویترێکەوە بێت لە داهاتووی نزیکە ئیشەڵا بتوانین بۆ ئاوات خۆمانە بگەین. هاوڕێ ئەزیز تو ئەمڕۆ هەروەکو هاوڕێیانی دیکەت ڕەسمەند بوویت بە پێشمەرگەی کۆمەڵە هەستە چییە بۆەوەی کە ئەمڕۆ بیتە پێشمەرگەی کۆمەڵە و دواتر پەیامیشت بۆ لاوان و گەنجانی کوردستان و بەتایبەت ناوچەی خۆتان هەورامانی هەمیشە سەربەر چییە؟ وەڵام من پێسە و تاکەوی هەورامی ئارۆ بەشداریم کردنجە هێز و پێشمەرگە و کۆمەڵی و شانازیەوی گەورن پێیوێم و خانەوادەکەیم داواکاریمانەنجە کوڕکوناچە و منطقە هۆرامانی دەرەوە هۆرامانی هۆرامان تەختی بە تایبەتی بەشداری کەراجە ڕێز و هێز و پێشمەرگە و کۆمەڵی چونگای کۆمەڵە پاڵپشتەوی قایم و پتەواری پێی خەڵک و هەژار و زەحمەتکێشی و پێسە و تاکەوی هۆرامی من بەشداریم کردنجە ڕیزەکە کۆمەڵی و بە شانازی وێم و خانەوادەکەیم زانوش من هەز زۆر خۆشحاڵم کە بووم بە پێشمەرگەی کۆمەڵە چەکی پڕ لە شانازی کۆمەڵم کرد لە شان بۆم بە حەزم لە ئەو ئەکەم کە ڕێوەرەنی شەیدانی کۆمەڵە بم پابرم بە جێپای شەیدانی کۆمەڵە و داوا لە کچان و کوڕانی منتەقەی لەیلاق ناوچەی لەیلاق بەتایبەت ئاوای قوڕیچاغم بێنە ڕێزی هێزی کۆمەڵە و هێزەکەمان پڕقەدەترکەینەوە وەڵا لە یەجەولا سڵاو ڕێزمەرە بوو سەرجەم بنەماڵەی شەیدانی کۆمەڵە و هەروە سەرجەم بنەماڵەی زیندانیانی سیاسی سەرەتا سڵاو ڕێزمێ بۆ بنەماڵە شەیدان و هەروەها خۆراگری زیندانیانی سیاسی و هەروە توانیمە کە چەکی پڕ لە شانازی پێشمەرگی کۆمەڵە لە شانکەم و ڕێگای ئیدامەدەری ڕێگای ڕێبازی شەیدان بم و بۆ کچان و کوڕانی بۆکان پێیان ئەوەیە کە بێنە نێو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە کە ئەو هێزە بەهێزترکەن. سەرەتا ڕێز و سڵاو بۆیەوە بە خێراتن لە ستافی ڕۆژهەڵات تیڤیەکەم وەکو هەر تاکێک وەکو هەر مرۆڤێک لە کاتی دەبڕینی هەستێکە منیش وەکو هەستی خۆم بەڕاستی ئەوڕۆ ئەو هەستە هەستێکی تایبەتە گرێدراوە بە هەستی نەتەوەیی ڕۆحی کوردۆ خۆم بە کەسێکی زۆر بەختەوە دەزانم ئەوڕۆ لە ژێر چەتر و ئاڵای سووری کۆمەڵە دەسمداوە تە ڕاستکردنەوەی ئاڵای کوردستان بۆ بزاوتی ڕزگاری خوازیگەلی کورد بەڕێبەرایەتی و پەرجەمداری کۆمەڵە و خۆم زۆر بە بەختەوە دەزانم کە ئەوڕۆ وەکو پێشمەرگەی کۆمەڵە بەڕەسمی بووم بە پێشمەرگەی کۆمەڵە و تایبەتر لە هەمووی سەنگایی پەلەکە زۆرتر لەوە ئەبین و ئەوڕۆ بەڕێز کاک عەبدوڵای موهتەدی خۆی وتاری پێشکەش کرد لە پەلەکە بەڕاستی جێی فەخر و شانازیە و هیوادارم هەر لە خۆمەوە هەتاک و هەموو هاوڕێیانی ترم و هەموو هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و هەموو ئەندامان و کادرانی لێهاتووی کۆمەڵە بەتایبەت ئێمە کە تازە شەکدار بووین زۆر پش و درێژ و زۆر صاحب ڕۆحێکی بەرخۆدانانە بین بەڕاستی هەستێکی زۆر خۆشمەیە ئەوڕۆکە بووم بە پێشمەرگەی کۆمەڵە بەڕەسمی. کاک ئارامگیان زۆر بەخێر بی تو دیارە ئەمڕۆ بوویت بە پێشمەرگەی کۆمەڵە هەستێکی زۆر خۆشە دەزانم پرسیار ئێمەش ئەوەیە هەستت چۆنە ئەوەی کە ئەمڕۆ بوویت بە پێشمەرگەی کۆمەڵە و دواتریش پەیامت چییە بۆ لاوان و گەنجانی کوردستان بەتایبەت شاری کاکسیقی کەمانگەر شاری کامیێران؟ لە سەرتاوە سڵامێکی گەرم و ڕێز و حورمەتم هەیە بۆ سەرجەم شەهیدان و بنەماڵە خۆشەویستەکانیان بۆ زیندانی سیاسیەکان من لە یەکێ لە ئارزوەی گەورەم ئەومە بوو کە ئیمڕۆ پێگەشتم جێ ئەفتخارە جێ غورورە بۆ ئێمە من ژێکێکم لەو خەڵکە خەڵکی ڕۆژهەڵات جێ ئاواتە جێ شانازیە بۆ ئێمە من لە شارگەی کاک سدیقی کەمانگەرەوە هاتووم بەتایبەت دووبارەی دەکەم کە کاک سدیقێکی لە ڕێبەرە گەورەکانی شاری کامیاران و هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە داواکاریەکەم لەو خەڵک و ملەتە کە بنە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە کە بتوانین بۆ پابنینە جێپای شەهیدەکان کە ڕێ ئەم خەباتە ئەدامە بین.
سەرەتا پیرۆزبایی لە هاوڕێیانی تازە چەکداربووی هاوپەلی خۆم دەکەم و زۆر خۆشحاڵم کە هاتوینەتە ڕێزی من پێشمەرگەکانی کۆمەڵی زەحمەت شۆڕجێڕانی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و هیوادارم بتوانین درێژەدەری ڕێگای شەهیدان و دەنگی چەوساوە و کرێکاران بین و داوام لە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کچان و کوڕانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە دژی ئەو سیاسەتی کۆنەپەرست و پاوانخوازی کۆماری ئیسلامی ڕاوەستن و دەنگی مافخوازی و گەلی کورد بەرزکەنەوە و پەیوەست بن بە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و هەروەها داوایەکی تایبەتیم لە ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە دژی ئەم جەوە پیاوسالار و سنەتیەی کە بەسەر ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی دازاڵە ڕاوەستن و بۆ ئەم مەبەستاش کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران پاڵپشت و پشتیوانی هەمیشەییان بووە. ئەسڵاو ڕێز بۆ سکرتێری گشتی کۆمەڵە کاک عەبدوڵڵای مۆتەدی بەخێرهاتنیان لێ دەکەم و هەروەها ئەسڵاو ڕێز بۆ بنەماڵە شەهیدەکان و بنەماڵە سیاسیەکان. ئەمڕۆ جێ شانازی و ئەفتخارە بۆ من کە بۆم پێشمەرگەی کۆمەڵە و چەک و